پێویستە کە کورد بیکاتن لەو بارودۆخە ئێستاکە پێویستە یەکگرتوو بین لە ناو خۆماندا پێویستە هەموو تاکێکی کورد یەکگرتوو بووە دڵسۆزبی لە بۆ وڵاتەکەی وە کار بکات لە بۆ بەرەو پێشچوونی وڵاتەکەی و پەروەردەی مناڵەکانیشمان بۆ شۆی بکەین ئەوەی بە بۆچوونی من ئەوەی پێویستە وا لە وڵاتانی تر بکەین کەوا پێویستیان بە سوودەکانی ئێمە بێت بەو شێوەش ئەوەیە کەوا هەموو نەوەکانی خۆمان پەروەردە بکەین کەوا سوودیان هەبێت لە بۆ خاک و نیشتیمانی خۆیان زۆر بەداخەوەم بۆ حاڵ و ڕۆژی ئەو ڕۆکانە کە ڕۆژاوا تێدایە بریاوانە باە بریا لەوەی زیاتر کورد قەدری یەکتری گرپایە قەدری خۆمان مازانی باە بمانزانی باە سۆرانی و کرماجی هیچ فەرقی نییە ئەوەی لێمان کەم دەبێتەوە لێمان دەڕوا هەر دەبێت بۆوی بەداخ بین بەداخەوە بریا زۆر زووتر یەکتر بگرین زۆر زوو بزانین کە ئەوە بەس لە بەرژەوەندی دژمنەکانمانە ئێستا دەبینێ ڕۆژانێکە وڵاتانی تورکیا بەردەمانی خاچی کوردی سووریا دەکەن بەڕاستی ئەمەش تاوانێکی گەورەیە بۆ هاوڵاتیان بە تایبەتی کوردان کە ئەمەش جێگەی داخە تاکو ئێستا کەس نەتوانی بەهانایەنەوە بێ و لەو نەهامەتیە دەربازیان کە بۆیە داوا لە نەتەوە یەکگرتوەکان و هاوپەیمانانی کورد دەکەین بە زووترین کار بێنە خەت و چارەسەرێک بۆ ئەم کێشەیە بدۆزنەوە بەڕاستی مای نیگەرانیە کە دەبینین ڕۆڵەی کورد بە تایبەتی کوردی ڕۆژئاوا لەسەر خاک و وڵاتی خۆی بەو شێوەیە بەردومان دەکرێت و لەناو دەبردرێن